سنووری هەرێمی کوردستانە ئەگەر لێرە کێشەیە پێ مەترسیەکەوێتە هەولێر و سلێمانیش پاشقڵێک تریبی من نەوەڵا هیچ قیمەتمانیە و خەسارەکەین دابێژم خانەقی فڕۆشیە دەنگ نایەمە کورد ئەگەر بمرم تاکە معخول نییە تو کابرێک دانەی دوای مانگی ئەوێتە خاوەن ملیارات ئەم پارە لەکوێ دێری گەرێکدە ڕاست بڵێم یا درۆ لەگەڵ پاشای کورد ناڕەحەت ئێمە کوردینی مە خۆمان کورد نافرۆشین یانە چون گیرفان خۆیان پڕۆکەن لە بەغا سەری ئەمریکاوەتیم وای والله احترام وتشيكي لي وانت من كرد مشاوي دركم انا حاشای تو حاشای دایسە بەسە دی بەس خەڵکینە کێ بەهێزە بەهێزەوەیە قووەتی هەبێت پارەی هەبێت دەستهەڵاتی بەدەستەوە بێت بەڵام کێ بەهێزترە ئەوەیە کە خەڵکی لەگەڵ بێت ئەوە توی ئەوە ئێوان بڕیار دەدەن کێ بەهێز بێت بنیویدار ئەحمەد ئەمە بەرنامەی منە بۆ هەڵبژارتن هێشتا ماویەتی بڕیار بدرێت کێ بەهێزە لە شاری خانەقینین دروست لەسەر پردی ئەڵوەندین ئێرا و شارەیە کە کورد لە باشووری کوردستان دەڵێت دوا سنووری باشووری کوردستانە لەگەڵ دەوڵەتی عێراقی فیدرال لێرە خەڵکەکەی کوردستانیە هەستەکەشی کوردستانیە بەڵام سوڵتە و ئیدارەکەی لە دەست عەرەبدایە خەڵکی خانەقی بە ئێمەیان گوت بە دوای کاندیدی بەهێزدا ناگەڕێن بە دوای ئەوەدا دەگەڕێن کێ ناسنامەی ئەم شارە بگەڕێنێتەوە کێ ماڵەکەی بۆ خاوەنەکەی بگەڕێنێتەوە عەرەبیش دەستەوەستان نەوەستاوە بوو کورد هەرچی هێزی سیاسی ئیداری حکومی بگرە عەسکەری و حەشدی شعبیش هەیە بەکار دەینێت ڕێ لە فراوانبوونی خاستی کورد لێرە بگرێتە ئەمە بەرنامەی منە هاتووی لە خانەقین لەم باگەشەی هەڵبژارتن بۆمان دەربکەوێت لە نێوان کورد و عەرەب لە خانەقین کێ بەهێزە لە خانەقین کێ بەهێزە والله كردەکە بەهێزە کورد بەهێزە وەڵا عەرەب بەهێزە وەڵا سوڵتەی هەیە شارەکە بەدەستەوانە ئەم شارە لەو کاتۆ لە 2003 هەر کورد بەهێزە کورد بەهێزە عەرەب زۆر کاندیدی هەیە لێرە لەو شارە هەتۆ زۆر بوت شارەکە شار کوردە کورد ئەم جارە بچنەوە بەغداد چی بکەن چی بکەن؟ خزمەت منەت بکەن چی بکەن خزمەتی خانەقین چییە وەڵا ئێمە یەک ساڵە بکەیم 140 توای من 140 بۆ 10 ساڵە 140 جێبەجێ نەبووە خۆ چاوەڕێ ناکەین حتا ئەگەر بە دیفاعی لێ بکەن جێبەجێوەیە وەڵا ئەگەر جێبەجێ بۆ چی لێ دێتن خانەقین کاکەوێتە سەر کوردستان و خۆمان نەزانین مەسەلە لەگەڵ ئەوەم بێتە سەر کوردستان هەری وەڵا زۆر بۆ چیمانە ئای حەمکە شەهیدە دەریا ئای حەمکە خوێنە ڕشیا شەهید و خوێنە بۆچی بۆی بگەڕێتەوە سەر کوردستان بەڵێ ئێمە لاما فەرقی نییە کێتی پارتی ئێمە توای من گشتی دەست بکرە لە داس یەکتری و یەکەوە بڕۆن و یەکەوە بی من قووەدارتری من ئەگەر باد و پاشقڵێک تریبی من نەوەڵا هیچ قیمەتمانیە و خەسارەکەین جا چی دەکەن وا دەکەن وەکو تو دەکەن بەگوێ تۆ دەکەن بەڵێ ئەگەر منافق بیلیت ئەگەر منافق بێت منافق بیت ناینن نا پارتی ئیش بکە لە بەغدا نەیەکێتی ئیش بکە لە بەغدا ئەوە کێن ئەوانە وەڵی خۆ لە مخ باشترە ناسیدەی کێن ناشیدەیان هم سياسيين ئەو سیاسی سەری ئەمریکاوەتیم وای والله احترام وتشيكي لي وانت من كرد مشاوي دركم حقهم هي ئەم هەڵبژارتنە بۆ کوردی خانەقین گرنگە مهمە والله مهم نفس الشيء انتخابات نفس الشيء نفس الشيء شلون قبل انتخابات الشاشة نفسها هاي بس ظلين مثلا لعراق زور تعدى لحقي كرد كان خانقين إدارة همودة دستي كردانا وانجارة بكل بتشي دنك بداوي شير خانقين كردان يكي تعدالين يكي
هذه إدارة كل دس كده يا إذا لدس حكومتها يعني ما كردستانية خانقين تابيج خانقين فروشيا وي فروشيا أو تابيج مكبير خانقين فروشيا فروشرا وكي عرفتي نازن كي الله يبي صالة خانقين كردنا كي ليش بربرس كرد وعرب وحركبون إيه بي صالة عيبني إشارة الواول كردينا بي صالة صدام شيء شرع إشارة كردينا ئێمە کوردایەتیمان لە کوردستانی زیاتریشە بەچرە چرە باو بچورا خۆت لەناو بازار ڕێکە پیاو نییە لەناو خانەخینەت قسەوەل کووردا بکەن وەک شاری تر نی منیمە بەس مع الأسف برایان 20 ساڵە سەدام ڕمیاز منتەقەیە تایسەیە 20 ساڵە من خۆم هامە ناو گەڕەکێک 15 ڕۆژ جاری ئەوم بۆتی هەر لە 2003 و تایزە ئەیانە چرا کوردکردن ئێمە من ئەزانم باو و باپیرانم گشتی لەناو پێشمەرگە بێ ئیسم من هەل ئەوانەیش وازم ئاورد بەس هەیە ئیمان مەسئولمان هەیە و کوردە خەڵک خانەخینە ناو کوردستان وەڵڵا عیبیان کەن لە با قورعان من وەکو ئەوان تشتێک لە دەستم بێ خوا وەکیل هێلم لەبان ئاڵتون لەیلا ڕێ بکەین عیبە بەس وەڵڵا شەرمە وەڵڵا شۆرێکمان نییە بچین ناوی دانیشی دارمان نییە ئاومان نییە خزمەتمان نییە وەخوا دەنگ نایەمە کورد ئەگەر بمرم بس هاتو گەنجی گەنج والله بێزار بی بێزار بی والله بێزار بی داواکەم لە کاک باڤێڵ داواکەم لە کاک مەسعود بانە ئیلا بزانم کێ ئاوای وەی شارە کرد کاکە معخول نییە تو کابرێک دانێ دوای مانگی ئەوێتە خاوەن ملیارات ئەم پارە لەکوێ تێرێ عیبە بەسە شەرمە والله عیبدان کرد یەکی ئەس لە قوت خەڵکەی خۆی بەدەزت والله شەریف نییە والله شەریف نییە والله شەریف ناوت بەخێر عليم كاك علي السلام عليكم السلام عليكم بس والله بيزار حدك لا سرخوت هاتو جنجي بقوتي اتشي دنگ ددي بوي شانت بقرد كي بتشيت كي كردك بتشيت جاني بقرد والله اقر دنم دام كرد تفي بيها بكنا انا حشيته تايسه بس دي بس او زورتون بو زور او گنجه زور عاجز بو زور قليها بو لو البجارتنا وتم تو گنجي لبرشا عاجز بي ودي وضعني خراب إيرا وتم بابا تو كردي برو گنجي دنگ بدا بو جانت بقرد بس سؤالي ليت هيك انا كر بو خانقي بس نقول نتش هرتي بو خانقي ناكر بابو ندواوا هيك انا كر بو خانقي هيك بس تقاتل بجارتنا دي خوف اندياري كان ندوك الله خص مرحبا منا الله قلت كل امجار وضع خرابي لخانقي عرب زالتر ده بقوادر بالليرا يبقى باش عرب اختنا كاين مدوتم دواي السقوط ايه استابع امجار بتشي دك دان كرد بقواد دك باو بديك ايوه بس هو قرأتان دز باو كردو دز باو عرب وكرد بس هيك تشاكر بو خانقي كرد يا عربا قشتي وكيك حساو كرد اقا عرب وكريش انا كرد بو خانقي بقى واقعي بكينيما حسناك اگر دنگ دانكي كرد زعيب عرب ليرا جاتر كلنا راح ما كرديني ما خوما كرد نافروشين نا حكومة الرئيس تابت مي بوكو دقا بارتيو يكيتي كاسيان هيش انا كرد بو خانقي ما خوما خانقي نافروشين باكا مي خوان مراجعي خوان بقى وقت جدا دنا بن ايما برجانو كل ايما خيني انا كرسي باش بو خانقين بكر نعم كردوا شيان كردورا او من هو ام جربرو دنگ باو ديكا بو خانقي يكيتر ديري هاش الدنگ ادان دنگ بدو من تشكيكا مش ناكر يكيتر ايلي بيزدو صلاة بابا جميل او دنگي بيدا ديكا نيكر يا غيدا قري يا غيدا قري محامي حماية هي طالب دستكاري كوتر حكومتها استاذ بتشاو بغدا بو كرد صدقي خاكو خانقينيك من بچم وجداني خوم كاكم يكم خوا برز مو تشتبو خانقين كم چي دكاي ها چه دكاي يكم جاده باغو كم تعيينات كم او معاملي خمنا وخانقين او كسب يكار خميكار اتواني بكيوا طبعا اغنات وانا من ورا استقالتهم جماعة خانقين بابا من ترى من هات وانا برا من هو واستقالتهم وازم هنا ريبي منادن صاحبي انا تنكر فان خوين بروك اللي بقى واقعية باي ما المكان انتو كردي من كرد واقعية قصة كاين يعني مجاملات بكم ولا با خوين مراجع خوين مكان اوانا دنك بيدين باش يبو خانقين بكم بله عفيا وانا زرت الرابون لو هالبجارتنا اما عندك ريتشون مثلا اما هالبجارتنا دك بكيف دي بوي معيشتي خلق خوش بيت نونراتي كنت بقال خانقين لبغداد والله هو دس من تركب اي بلا تكا بدا دك بكيف بدا اگر كوداتي لدل يابو ايه
يخو دقا دانا كردكا هەموو کەس ئەزانێ خەڵکی خانەقین کورداتی لە دڵیدایە وایە هو بس بعد الشيء كسيك بو خوارا او بدايتي اروا بەڕاستە اي وتا هەیە والله تاخذ باشتر زين بۆ ئەم جارە ناچەندەك بدەن بۆی حکمی شارەکە بکەوتە دەستی کورد بەستا دەڵێ دایرەکان زۆربەی زۆری عەرەب بن والله ممكن بيجي بس من تذكر تيجي من تذكر كنايتي لذل بيوم يعني لدي چەندی ماوە او نير والله للصدى شخص بنجا شخص وڵا خەتەرەش ئیسپەنجا ها خەتەرەش ئیسپەنجا بنجا جا للصدى هم باشا باشە والله باشا ئەو هەڵبژاردنە بۆ کورد بۆ خەڵکی خانەقین چ مهمە؟ ها؟ بارتي خاصة چۆن؟ بس أنا بارتي خاصة أنا كاس خاصتي والله گشتی درۆیە هەی واڵە درۆیە ئەوە نەیشوان کرد بۆیان لە دوایەوە تەلەفۆن بۆ یەکەیت حەجواوە دادەدا گشتی ێژێت گیفانم و بەس گشتی هەمووی ڕاستاکە ئێستا عەرەب ئەمە ببینێت دڵی پێخۆشە بێڵێ خۆش بێ تو گەرێک دە ڕاست بڵێم یا درۆ لەگەڵ حاشای تۆ حاشای واڵی ڕاستەکەیڵە بەخوا گشتی ێژێت گیفانم و بەس کەس ڕاستاکە سێ شارەکە بێناز کەوتووە کەس نییە خزمەتی بکە خەڵک چاوەڕێت دەسیەوەیە سەرباری ئەمەژی هەر خەڵدەنگ بە یەکەتیە داتە بە یەکێتیە دراوە بەڵام چی کراوە بۆم من ئەڵێم ئەگەر پارتی لەم شارە دەنگی هێنا ئەو بزانە بەتەواوی ناوچە تابڕاوەکان گۆڕانکاری لە ڕێڕەوەی سیاسێتە کرێ کاکایە دوو دیکاکە ئەبێ ئەم جارە خەڵکی خانەقین دەنگدانەکە بگۆڕێتن ئەوەندە ساڵە دەنگە دەنگ بە یەکەتی هیچ نەکراوە دەڵێ دەنگ بدرێ بە پارتی زۆر شت دەگۆڕێت هەموو شتێک گۆڕێ ڕاستەکە حقیقەتەوە ئەی بوو خەڵ دەنگ نادو بە پارتی و ئەدەن ئینشاءڵڵا ئەیدان ئەم جارە دەنگ بە پارتیشە دوێم جارە خەڵکی خانەقین مەزلومە خەڵکی خانەقین مەزلومە سەی کە خانەقین قەڵغانی سەنگەری سنووری هەرێمی کوردستانە ئەگەر لێرە کێشەیە بێ مەترسیەکەوێتە هەولێر و سلێمانیش ئەکەوێتە کەلار و ناوچەکانی گەرمانی تر ئەگەر ئێرە نەپارێسی خەتەریاتەکە ئەگاتەوێ ئەبێ ئێرە تۆ با بڵێن سنوورێک پەرژینێکی بەقوتە دەبێ بۆەوەی مەترسی نەگاتە هەرێمی کوردستان لە خانەقین خەڵکەکە تووڕە بوو کورەوەڵە زۆر تووڕەش بوون بەڵام ئاخر جار کورداتیەکەیان زاڵ بوو لەسەر تووڕەبوونەکەیان دوو داواکاریان هەبوو ئەوانەی لێرە دەچن بەغدا کورداتی بکەن و پشت لەم خەڵکە نەکەن لەم بەرنامەدا هێشتا ماوێتی کێبرکی لە نێوان کورد و عەرەب لە خانەقین دەربکەوێ کێ بەهێزە